لەم قەیرانەیە بە سلێمانی و دیار نییە کە چالەشەکان نییە نەک لێرە لە هەموو شوێنەکان ئەو هەموو پێشانگای شێوەکاریەوە هەیە مای خۆشبەختەی کاک باوکرێکە فەرمێت. سڵاوتان لەبێ بەڕێزان، زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک دەزا و بەڕێزانی تر لە ڕێکخراوی بژانەوەی کە لە فۆری کورد بەڕاستی جێگای شانازین. من لە یادی حەسەن زیرەکە بەڕاستی نازانم ئینسان چی بڵێ بۆ پیاوێکی گەورەی وەکو حەسەن زیرەک کە من عاشقی دەنگیم. تەنها قسەیەکە ئەتوانم بێڵەمەوەیە کە حەیف حەسەن کە تۆ ژێر خاکایت لە تەمەنێکی زۆر کەمی 50 ساڵ و 6 مانگ ژیاوە. بەڕاستی تەمەنێکی کەم بووە و حەسەن ئەوەی لامە گرنگە حەسەن زیرەک کە ئەمڕۆ یادێکەینەوە نمونەیەکی گەورەیە بۆ فەرهەنگ و کللتوری شادی. بەڕێزانیانی لە وڵاتی ئێمە لە منتیقەی ئێمە کللتورێکی زۆر قرس هەیە کە کللتوری تەعزیە. مەقاماتی کوردی و عەرەبی، مەقاماتی تورکی یاخود حەیران یاخود بەشێک لە هۆرەش هەمووی گریانە، هەمووی خەفەتە. بەڵام بەڕاستی گۆرانەکانی حەسەن زیرەک پڕپڕن لە شادی و خۆشەویستی بۆ ژیان. من پێم وایە حەسەن زیرەک گەورەیەکەی بەشی زۆری لەوەدایە کە ئەم پیاوە حتا گریانەکانیشی مقامەکانیشی کە ئەیانڵێت گریانن بۆ خۆشی هیچ کەس لە زمانی کوردیە لە کللتوری ئێمەدا وەکو حەسەن زیرەک فەرهەنگی شادی پەرە پێ نەداوە. گۆرانەکانی جگەلەوەی کە پڕن لە خۆشەویستی بۆ تەرەفەکەی تر بۆ جنسەکەی تر لە هەمان کاتە پڕن لە وێنەی جوانی سروشت کە ئەم وێنانە بەڕاستی بەس حەسەن توانێتی دروستیان بکە. بۆیە حەسەن تا ڕۆژی قیامەت لەگەڵ ئێمە ئەمێنێتەوە و شایستی ڕێز و خۆشەویستی هەموو لایەکمانە. و خاڵێکی تر کە حەزەکەم عەرزتان بکەم بەنسبە حەسەن زیرەکەوە ئەوەیە کە حەسەن ڕادیۆی بە کورد ناساندووە. ئەگە بزانین ساڵی 47-48 ڕادیۆ هاتۆتە عێراقەوە، حەسەن لە 53 چۆتە بەغدا گۆرانی وتووە. ینی تەکنیکێکی تازە کە هاتۆتە عێراقەوە ئەگەر حەسەن نەبایە ڕەنگ و بەو شێوەیە خەڵک لای خەڵک خۆشەویست نەبووایە. من بیرمە ساڵانی 68 و 69 هەفتا لە گوند هەموو خەڵک ڕادیۆیە کردەوە و جوان حەسەن زیرەکە کرد. ینی بۆیە حەسەن توانیوێتی ڕادیۆ بە میلەتی ئێمە بناسێنێ و من دڵنیام کە ئەو تەکنیکە گرنگەی بەشەر ڕۆڵی زیرەک گەورەیە لە پێناساندنیا بە میلەتی ئێمە. من حەزەکەم ئەو نەزەرەی کاک جەزا باسێکە قەیران و حەیران سپاسیان کەم. بەڕاستی ئێمە بە حەیران ینی ئەڵێن حەیران مەقسەدمان لە هەموو گۆرانیە لە شادیە. بە شادی تەحەدای ناخۆشیەکانەکەینەوە لە سلێمانی. ئەمە کللتورێکی جوانە و ئێوە ئاگاتان لێ کە وەزعی ئەم شوێنە چۆنە، وەزعی ئێمەش وەکو ڕۆشنبیری سلێمانی چۆنە. بەڵام من بەڵێ نەدەم ئەوەنەی کە بتوانین لە شوێنی خۆمانەوە محاولە بکەین بۆ پەرەپێدانی کللتوری یاخود فەرهەنگی جەماوەری شادی، نەک فەرهەنگی ناو قاعدراخراوەکان. ئێمە هەوڵە دەین لە ڕێگای کەسانی دەسۆزی وەک کاک جەزا و هاوڕەکانی تریەوە ئەم کللتورە بگوازینەوە بۆ ناو شەقام، وەک شاری دیاربەکر، وەک شاری لەندەن، وەک شارەکانی تری جیهان کە کللتوری شەقام و خۆشیەکان پێکەوە خەڵک هەمووی زۆقی لێبینێ. من دەستخۆشیەکەم لە برایانی خۆشەویستم لە ئەم سەنتەرە جوانە و سپاس بۆ هاتنێمتان. ڕێزم لێ بۆ هەموو خۆشەویستی بە هەموو لایەکتان.